بەپی بڕیارەکانی سەرۆکایەتی دەستکراوە بە ناردنەوەی پەنابەرانی نایاسایی لە ئەمریکاوە بۆ وڵاتانی تر لەوانە مەکسیکۆ، کۆلۆمبیا، گواتیماڵا. هەروەک لە سەرەتای بەرنامەشدا ئاماژەمان پێکرد وڵاتی مەکسیک ڕێگەی نەدا ئەو فڕۆکە لەشکریەی ژمارەیە کۆچبەری تیادا بۆ لە خاکی وڵاتەکەدا بنیشێتەوە. بە هەمان شێوە وڵاتی کۆلۆمبیاش ڕێگەی نەدا. بەڵام درەنگانێکی ڕۆژی یەکشەممە کۆشکی سپی لە ڕاگەیەنراوێکدا دەڵێ ئەمریکا و کۆلۆمبیا گەیشتنە ڕێککەوتن لەسەر ناردنەوەی پەنابەرەکانی کۆلۆمبیا و دەژڵێت کۆلۆمبیا بەبێ هیچ مەرجێک کۆچبەرەکانی خۆی وەردەگرێتەوە. سیروان قچۆ لە دەنگی ئەمریکا میوانی ئەم هەفتەیە ستۆدیۆی چاوی واشنگتنە. سیروان سپاس بۆ ئامادەبوونت. ئایا ئەمریکا و کۆلۆمبیا گومرجیان لەسەر یەکتر زیاد کرد وەکو دەزانین، بەڵام ڕۆژی یەکشەمەش گەیشتنە ڕێکەوتن هەموو شتێک یەکلا بووە. گەلێک سپاس بەڵێن ڕاستە پشتی ڕێزێکە چوون و هاتنە ناوبەرە هەردوو ئالیادا هەلوەستێن تونج هەردوو ئالیا دەرکەتن ئەڤێک چاوە هاتە هۆلێ ئەمریکا فڕۆکێن لەشکری بتژە کۆچبەرێن براگەز کۆلۆمبی شاند ورج بەر ترامپ سیاستاوی ئەوە و هەموو کۆچبەرێنە یاسایی ڤەگەرین وڵاتی وان لێ حکوومەتە کۆلۆمبیا گوتبوو ئەم وان قبول ناکن لەسەروی ئەساسی ئەمریکا گەفەر لە کۆلۆمبیا خۆرگۆ ئەمێ گومرەکێ بە 25 سەدی دەینن سەر هەموو کەلوپەلێن کۆژ کۆلۆمبیاتێن وەکو بەرسێف کۆلۆمبیا گوت ئەمێ 5 سەدی دەینن سەر وان کەلوپەلێن کۆژ ئەمریکاتێنش بڕۆ داوی گەهشتن ڕێکەفتنێکی وەکو تەژی گوت بەڵێن ڕێکەفتناوان ئەوە کۆ وێ کۆلۆمبیا وان کەسان قبول بکە لێ وێ ئاستا گومرەکێ کێمانین هاوە خۆبمینە. باشە ئەمێ بزانم بۆچی ئەمریکا یا ڕاستتر بڵم بۆچی سەرۆک ترامپ هێندە توندە لەسەر ئەم بابەتە. بڵێن دوو بەشێ vê ئارگومنتێ هەنی یەکژێ ئەوە کۆ ترامپ کەمپێنا خۆ دەگەلێکی بەحسا دەرسینۆرکردنا پەنابەرێن نەیاسایی ژە ئەمریکاکردنە و پەڕانیاوان وەکو هەرکەس دەزانن ژە ئەمریکا لاتینی تێن ژ مەکسیک و وڵاتێن دنیەن ئەمریکا لاتینی ژبەرۆ ترامپ دەبێژە چ کەسێن کۆ قبول نەکە وان وڵاتیان خۆ قبول بکە ئەمێ بەشێکی دن ینی میکانیزماوی ئەوە کۆ ئەمێ گومرکێ لەسەر وان وڵاتان دەینن ئەوێن کۆ قبول نەکن وان کەسان ڤەگەرینن وڵاتێن خوا و ئەوژی بەشێکژەیە ئەم دکارن بێتر بەحسا دانینا گومرکێ لەسەر هەڤالبەند و ڕکابەرێن ئەمریکا بکن لێ ئەو سیاسەتاوی ئەوە کۆ کەسێن کۆ نەهەڤرا لەگەلمە ئەمێ بشێوەیەکی دندانوسەندە لەگەل وان بکن. بەمانایشتر ینی بۆ مەکسیکی ژەر بەو شێوەیە دەڕوا بڕێەوە؟ نا مەکسیک ڕەوشەکە پچکی جودایی بڕاستی مەکسیک و کەنەدا تەوی کۆ ترامپ ڕەخنەل وانژی کردن هاڕێکەفتنێکە بازرگانی یا کەڤن دناوبەرە مەکسیک و ئەمریکا و کەنەدا وەکو سێ وڵاتین با ئەمریکا باکوور هەنە لێ ترامپ 2016 ئەو یەک ڕەخنە کرد و نافتا بوو ناوێوێ ڕێکەفتنە بازرگانی ئازاد یا ئەمریکا باکوور ترامپ گوت ئەمێ ڕێکەفتنێکن و بینن هۆلێژ بەرگ و ئەف هەردوو وڵات سوودێژ ڕێکەفتنێ دەگرن بێتر ژە ئەمریکا 2016 ئەو یەک بڕاستی پێک هات نها ترامپ دەبێ ئەوژی نەبدلێ منە دەوێت تشتێکی نو وەرە هۆلێ لێژبەرگ و ئەف هەردوو وڵات سەر سینۆرێ ئەمریکانە بەڵێن ئەو سەرەدەریاکۆ ڕێڤەبەریا ترامپ بە کۆلۆمبیا کردە دۆسەیە کۆچبەرێن نایاساییدە نکارە بمەکسیکێ بگەشت بەرگەلێک سەبابان سینۆرێ مەکسیک ئەمریکارە و هەروها بازرگانیا ئەمریکان بەرژەوەندین ئەمریکا مەکسیک بێترن کۆ مەسەرەن ژوان ڕبێژە ئەمێ گومرکێ ئەمێ ئاستا ڕێژای گومرکێ زێدەتر بکن یا تشتێکی بلوش بەرلۆ ڕەوش پشێکی نازکترە دەماکۆ مەسەلەتی سەر مەکسیکی. سیروان ئاماژەیەکە بە کەنەدا و بە مەکسیک لەناو ئەمریکا لەناو ڕای گشتی ئەمریکاییەکاندا ینی جۆرێ لە تێگەیشتن هەیە بەرامبەر بەو سیاسەتەی لەگەڵ چینە وڵاتی چینە بەکار دەهێنرێ. پێت وایە هەمان جۆر تێگەیشتنیش هەبێ یا بە هەمان ئەندازە بێت تێگەیشتنەکە لەو سیاسەتانەی بەرامبەر بە کەنەدا و بەرامبەر بە مەکسیک بەکاردەهێنرێن؟ ینی بگشتی وەکتەژی گوت خەڵک دەزانن کۆ چین وەکو مەترسیە لەسەر ئەمریکا و دەوێت ڕێ لەبەر وەرەگرتن بچ هاوایی بە کۆ نەکەوە پێشی ئەمریکا بەتایبەت دووارێ بازرگانیدا ئەمریکی بگشتی vەیەکێ باش دەزانن ژبەر تێدەگەهێژن چین ئابوووریەکە مەزنیا جیهانەیە چین گەلێک تشتان لە دژی ئەمریکا دکە جاگۆ جهێ ئەمریکا وەکو مەزنترین ئابووریا جیهانی بگرە لێ دەما کۆتێ سەر کەنەدا و مەکسیک نا گەلێک تشت نەزەلالن و گەلێک تشتێکۆن ها ڕێڤەبەریا ترامپ بەحساوێت کە نەزەلانش بۆ ئەمریکا بەتایبەت دوو وڵاتین وڵاتێک وەکو کەنەدا لە باکووری ئەمریکا کۆ هەرگاو ئەمریکی خۆ دوارێ کولتوری و چاندیژی نێزیکی وێ دەبیرن مەکسیک ژی گەلێک پەیوەندیان ئەمریکایەن مێژووی و کەڤن بە مەکسیک
کرد هەنش بەر لۆ ئەمریکی ینی ئەv تێگەهشتنێک هەیە ئەس باوەڕکەم ترامپ دوێ قۆناغێدت خوازەوەیەکە شرۆڤە بکە و ئەv هەردوو وڵات چارچەوەیە ڕێککەفتنên بازرگانی ئەم ساڵان درێژ دناوبەرەمە واندا سوودێ دگرن جوان ڕێککەفتنا بێتر و ئەمریکا سوودێژێ وەرگرتە بە ترامپ خوازەوەیەکی بێژە ئەگەر هات و ئەv ڕێککەفتن بە ئاوایەکی یەکسانە وەکو کۆترام دەبێژە سەرەدەری لەگەل هاتکردن وێ بێتر دەرفەتێن کار لە ئەمریکا چێ ببێ وێ ئاستا بازرگانیە ئەمریکا ڤان وڵاتار باشتر ببێ ینی ئەف تشتا گۆ بکەیمانی ڕێبەریا ترامپ دەبێژە هەموو ئەمانەی کە باسمانکردن لەلایەک دۆسیەی یارمەتیەکانی ئەمریکا بۆ وڵاتانی جیهان بە تایبەتی وڵاتانی جیهانی سێەم ئەمە لەکوێدا ینی ئێستا کار و ئەرکی ئەو دامەزراوە گرنگەی ئەمریکا کە پێی دەڵێن USAID ئەمە لەکوێدا چ گۆڕانێکی بەسەردادێ بەڵێ بڵێن ترامپ هات سەر هات کۆچکا سپی لەسەر کەمپینە سلۆگانێکی سەرەکی دی کەمپیناویتەوە بە ئەوەکو ئەمریکا فێرست یعنی ئەمریکا بەری هەر تشتی ئەف ئەجندایەوی سەرەکیە گۆ چ تشتێن کۆ نەها و دکە دەبێژێت بەرژەوەندیە نیشتمانی ئەمریکا دەیە مەسەلا ڕاگرتنا یاندانینا گومرکێ سەر هەنێک وڵاتان مەسەلا دەرسینۆرکردنا کۆچبەران و هەروها مەسەلا جەمەداندن یانژی ڕاگرتنا ئالیکاریا بیانی ئەوە تشتێکی خەلەکە گەلێک ئالۆزە بەڵێنج بەرگۆ لە ئالیەکی ترامپ دەبێژە ئەم لە دژی شاندنا ئالیکاریا ئۆکراینەوەکو نمونە لە هەمان دەمێ گەلێک کەس دەبێژن باشە ڕاگرتنا ڤان ئالیکاریên ناونەتەوەی سەر ئاستا مرۆڤاهی زیانێ لەگەلک وڵاتان دەکەن بەتایبەت وڵاتên ڕۆژهاتە ناوین و ئەفریقیا و ئاسیا وەکو نمونە دەڤێرێن کۆ ینی ئەم سەر دەخەبتن دەڤێرێن کوردان لە کوردستانە عراقی لە ڕۆژاوا لەڤاندەها گەلێک ڕێخستن هەنە کۆ بڕاستی وێ زیانێژ ڤی کاری ببن کارێن کۆ هەم ئالیکاریا خوارن و مرۆڤ پێشکەش دەکەن لە وڵاتên دنیên ئەفریقیا وەکو نمونە گەلێک بەرنامە و پرۆژە هەیە یەن ڕاگرتنا ڤایرۆسا HIV یا نەخۆشیە ئەیدز ینی گەلێک پرزگرێک هەنە کارمەندێ ساغلەمی حتا نەتەوەین یەک بوویژی گوت کۆ ڕاگرتنا ئەمریکا تەوی کۆ ئەمریکا دەبێژە ئەفتەنێ لێڤەگەرێکش بۆ نۆت ڕۆژیە پشتی نۆت ڕۆژی و بریار وەرستندن حکوومەت ئەمریکیش دەبێژە بەڵێن دەبێژە دوێ قۆناغا هاندە وەکو نمونە داتایان هەری داوی بەردەستەمێدە 2023 ئەمریکا 7 ملیار دلار لەسەر ئالیکاریا دەرڤە ئالیکاریا بیانی خەرج کردە وەزارەتە دەرڤە بەتایبەت و کۆشکا سپیژی دەبێژن گەلێک ژڤان بەرنامەیەن سەختەنە گەندەلی دوان دەهەیە ڕێڤەبەرناوان نەب ئاوایەکی ڕێکوپێت هاکتیەکردن نۆت ڕۆژ پێویستن حتاکۆ ئەv یەک وەرە پاقشکردن حتاگۆ ئەو هەنێک ئالۆزی و ئەو گۆر ئاخافتنەوان گەندەلیا دناوان بەلافکردن ئەوان بەرنامەت وەرڕاوەستاندن لێ بڵێن ئالیە دژی گەلە کەس دەبێژن ژبەرگۆ نۆدڕۆ درێژن هوندکارن لە سیاسەتە خۆڤەگەرینن لێ بێ ڕاگرتن ئاوان بەرنامەیە ژبەرگۆ لە گەلک وڵاتان ژیانە خەلکێ لەسەر ئالیکاریا و ئەمریکا پێشکەش دەکو ئەمەش بیر نەکەن ئەمریکا مەزنترین خۆبەخشە ئالیکاریا مرۆڤاهیە ساڵانە ئەمریکا وەکو تە بەحسا USAID دکرد ئاژانسە هەری مەزنیا دنیای یا مرۆڤاهی بودجەیەوەیان ساڵا 24 ملیار دلارش بەرلۆ وێ گەلک زیان وەرەندیتن تەویکۆ وەزارەتە دەرڤەیە ئەمریکا پشتی وێ بریارێ پشتی گەلک ڕەحمەلی هاتکردن دەرکەت گۆنا هەنێک بەرنامەیەن مرۆڤاهی بەتایبەت یەن پاراستنا ژیان یان ڕزگارکردنا ژیانە خەلکێ وێ وەرن پاراستن ئەم کەمکردنەوەی یارمەتیانە بۆ وڵاتانی جیهان دەبێتە بەشێک لە ئەرکەکەی ئێڵۆن ماسک ئەوژی دەبێژن ینی بەڵێن نها دەبێژن حکوومەتە فدرال حکوومەتە گەلێکی مەزنە و ژبەرگۆ بیرۆقراتیا حکوومەتە فدرال مەزنە باندۆرێ لەسەر کاری حکوومەتێ دکە گەندەلی هەیە دەوێ ڕێل بەروەگرتن ئەوژی بەشێک ئەرکێ ترامپ لێ ئەف بخوا ئەف ڕاگرتنا ڤان پەران بخوا پلانێک وەزارەتە دەرڤەی و ڕوبیۆ مارکۆ ڕوبیۆ وەزیرە دەرڤە بەحساوێ کرد و ئەمی حتاژ مەبێت دڤان نۆت ڕۆژی بریارێ بدن کۆ حتاژ مەبێ ئەم ڤان ئالیکاریان پاقش دەکەن سێوان سپاس دەکەم بۆ زانیاریەکان زۆر سپاس.